سەبارەت بە جەنگی ئۆکراین بەردەوامی و جەنگە ئێستا ڕەوشی وڵاتە چۆنە بەڕێز نەهرۆ عەلیبەک نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئۆکراین ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵمانە. کاک نەهرۆ سڵاو لێ بێم کاتت باش. من ئەمە یەکەم پرسیارەوە بکەم کە تۆ لە نزیکەوە ئاگاد لە دۆخی ناو ئۆکراینە ئێستا دۆخەکە لە نێو ئۆکراین چۆنە چونکە خۆتە زانین لێدوانی جیاوازەیە رووسیا قسێک دەکات ئۆکراینیش خۆی قسێکی تر دەکات. ئەم کاتت باش سڵاو لە جەناب و بەڕێز بینەرانی بەڕێزی کورساتیش بەڕاستی دۆخەکە لە ناو ئۆکراینە دۆخێکی ئالۆزە بخۆتان دەزانن ئەوە ساڵێک تێدەپەڕێت بەسەر جەنگی نێوان ئۆکرانیا و رووسیادا کاریگەری زۆری لەسەر جیۆپۆلیتیکی جیهانی هەبوو بەڕاستی بەسەلەن کۆمەڵک خاڵی گرنگ هەیە کە نەک تەنها کاریگەری لەسەر رووسیا و ئۆکرانیا تەنانەت بگرە کاریگەری لەسەر جیهان بەگشتی هەبووە و دۆخێکی زۆر ئالۆزی هێناوەتە پێشەوە حتمما ئێمە دەزانین کە جەنگ لە هەر شوێنێک هەبێت خۆشی ناهێنێ بە دوای خۆیان وێرانکاری دەهێنێت بەڵام بەدەر لەوەش کە جەنگ لە ئۆکرانیا لە نێوان رووسیا و ئۆکرانیا ڕوودەدا گۆڕانکاری زۆر لە باڵانس کردووە لە ڕووی ئابووری و سیاسیەوە لە جیهانیشدا حتممە دۆخێکی خراپ لە ئۆکرانیا دەگوزارێت توانین بڵێن لەوێەوە ئەمەوێ دەست پێ بکەم بۆ نمونە نزیک 10 ملیۆن خەڵک لە دانیشتوانی وڵاتی ئۆکرانی ئاوارەی ئەوروپان و هەندێکیان ئاوارەی بیلۆڕوسیا و رووسیان دۆخێکی قورس لە ناو ئۆکرانیادا دەگوزارێت تەنانەت کاری کرۆتە سەرەوەی کە ئێستا ڕەوشی ژیانی زۆر ئالۆزە زۆر قورسە لە وڵاتی ئۆکرانیا کارەبای وڵاتەکە زۆر کەم بۆتەوە ئاو غاز و ینی ژیانێکی قورسیان هەیە بە شکڵێکی عام گەلی ئۆکرانی. باشە ئۆکراین ئەو شوێنە استراتیژیانی کە لە ئۆکراین هەیە بڵێن ژێرخانی استراتیژی ئۆکراینن زۆربیان لە ژێر دەستی خۆیان یا کەوتونەتە دەست رووسیا. بەڕاستی جەنگێکی ئاسان نییەوەی کە لە ئۆکرانیا ڕوودەدا و ئۆکرانیەکان ڕاستە دیفاعێکی زۆرەکەن لە خاکەکەیان بەڵام جەنگێکی ئاسانیش نییە و ئەو مەنتیقانەی کە ئەتوانم بڵێم تا ڕادێک استراتیژین لە ژێر دەستی رووسیادایە بە بڕوای من تا ئێستا هەوڵیان داوە بەشێکی زۆریشان لەو شوێنانە ڕزگار کردێتەوە بەڵام شوێنە استراتیجیەکان تا ئێستا لە ژێردەستی سوپای رووسیا داماوەتەوە. بەڵێ یەکێک لەو شوێنە استراتیژیانە بێگومان وێزگا ئەتۆمەکانە. وێزگا ئەتۆمەکان ئێستا سەرجەمیان لە ژێردەستی رووسیان یا هەندێکی لە ژێردەستی ئۆکراین ماوەتەوە. ئەوانەی کە بە وێزگەی گرنگدا دەنرێن لە ژێردەستی سوپای رووسیادان و ئەو مانتیقانەی یاخود ئەو ناوچانەی نەک تەنها وێزگە ئەتۆمەکانی لێتوانین بڵین لە ناوچەی دانێسک و لۆگانسک و خێرسۆن و زاپەڕۆژە کامانە ناوچەی گرنگن بەڕاستی بەنسبەت ئۆکرانیاوە نەک تەنها بڵین محەتاتی ئەتۆمی لێبێت تەنانەت لە ڕووی زراعەوە لە ڕووی سناعەوە معاملی تری لێ ینی کەواتە ئەمانە بە ناوچەی زۆر گرنگ دادەنرێن بۆ ئۆکرانیا. باش من ئەمە پرسیارکەم لەسەرەوەی کە ساڵێکە تێپەڕیوە بەسەر ئەم جەنگەیە هەتا ئێستا ئەو لایەنانی کە یەکلا بووبوونەوە یاخود یەکلا بوونەتەوە لەوەی کە پشتگیری کام لایەنی جەنگەکە دەکەن هەرچەندە جەنگەکە پێشتر رووسیا خۆی کردوێتە سەر ئۆکراین بەڵام یەکێتی ئەوروپا یاخود ئەوروپا و ئەمریکا و ئەو وڵاتانەی تر پشتگیری ئۆکراین دەکەن بەڵام دەبەرامبەردا هەندێک وڵاتە بۆ گەر ناڕاستەوە خۆش بێ پشتگیری رووسیان دەکرد. ئێستا دەست پێشخەریەک هەیە لەلایەن چینەوە دەست پێشخەرێکە چەند خاڵێکی لە خۆگرتووە ئەتوانین بڵین ئەم دەست پێشخەری چین چکە چین یەکێکە لە وڵاتە زلهێزەکانی ناوچەکە ئەتوانین بڵین کاریگەری ئەبێ لەسەر ئەوەی کە جەنگەکە بەرەو هێوربوونەوە بڕایە خود بکەوێتە بواری گفتوگۆکردن بۆ خۆی وەک لە سەرەتادا ئاماژەم پێدا ئەم جەنگەی نێوان رووسیا و ئۆکرانیا ئەتوانین بڵێن جیهانی کرد بە دوو بەرەوە بەرەیەکیان کە پێک دێت لە ئەمریکا و ڕۆژئاوا ڕاستەوخۆ پشتگیری لە وڵاتی ئۆکرانیا دەکەن و هاوکاریشی دەکەن بەرەیەکی تریش کە پێک دێت لە چین و هندستان و کۆمەڵێک وڵاتی کە ئەمانەش بەڕاستی بەڕاستەوخۆ
پشتگیری لە رووسیا دەکەن. بەڵام ئەمەی کە ئێستا هاتوۆتە پێشەوە بۆ خۆی ئەم جەنگە جیهانی کردبوو نەوعانما بە فرەجەمسەری، بەڵام ئەو پێشنیارەی کە وڵاتی چین کردوێتی کە تەقدیمی نەتەوەی کردوەکانێکە پێک هاتووە لە 12 خاڵ بە بڕای ئێمەوە بە بڕای ئەوانەی کە چاودێری سیاسین تا ڕادێک هێوربوونەوە بە وەزعەکەەوە دەبینرێت تەسەوەڕەکەن و کەمێک پێش ئێستاش بەڕێز سەرۆکی ئۆکرانیا خیتابێکی تریدا تۆزێک پێوەی دیارەکە کە دایانەوێت ئەم 12 خاڵی کە وڵاتی سین تەقدیمی کردووە هەم رووسیا و حەلیفەکانی و هەم ئۆکراینە و حەلیفەکانی دایانەوێت شەڕەکە بە شێوەیەک لە شێوەکان کۆتایی پێ بهێنرێت بەپێی ئەم 12 خاڵی کە سین تەقدیمی کردووە و لە ئایندا دەیبینیم زانین بەکوێ دەگە. باشە ئەگەر ئەم دەست پێشخەریە سەرکەوتن بەدەست بهێنێ ئەتوانین بڵێن یەکێک لە ئەو کەسانی یەکێک لەو لایەنانی یەکێک لەو وڵاتانی کە لەگەڵ رووسیا ئەگەر ناڕاستە و خۆش بوو بێ بەڵام لەبەرەی رووسی بووە تەواو بێلایەن بووە تر کەوتۆتە بێلایەنیەوە مەبەستم چینە. چین بۆ خۆی لە سەرەتاوە پاڵپشتێکی تەواوی وڵاتی رووسیای دەکرد تەنانەت کە هاتە سەرەوەی کە رووسیا تووشی قەیرانی ئابووری بوو بەهۆی ئەو ئەمبارگۆی کە لە سەریاندانا وڵاتانی ئەمریکا و ئەوروپا، بەڵام چین پشتگیری رووسیای کرد تەنانەت چین و هندستان ئامادە باشیەوان دەربڕی کە غازەکەشی لێ بکڕن بۆی تووشی قەیران و زەرەرێکی زۆر نێبە. بەڵام لێرەدا ئێستا بە شێوەیەکی کە ئەمە بەڕاوێژ لەگەڵ ئەمریکاش و هەم لەگەڵ رووسیاشە چین ئەم دەست پێشخەریە دەکات. بۆ خۆی ئەگەر بە بڕوای من لەوانەیە ئەمە هێوربوونەوە بە جەنگەکە و یاخود تا ڕادێک ڕاگررتنی جەنگەکە یاخود دەتوانین بڵین لە گۆڕینی لە جەنگی گەرمەوە بۆ جەنگی سارد گۆڕانکاریەک بەسەر جەنگەکە دەهێنێت بەپێی ئەوەی کە خوێندنەوەی بۆ کراوە. بەڕێز نەهرۆ عەلی بەک نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئۆکراین سپاس دەکەین کە لە ستۆدیۆی کورسار نیوز لەگەڵمان ئامادە بووی.